یادی 18 ساڵەی دامەزراندنی مەڵبەندی ڕۆشنبیری کازیوی منداڵانی چوارتایە. هەڵبەت ئەم پرۆژەیە لە 1 ساڵی 2006 دامەزراوە. ئەم پرۆژەیەکە لە پرۆژەکانی بەرنامی پەروەردە سەربەڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کە خزمەت بە منداڵان دەکات لە شار و شارشکەکان بەبێ جیاوازی ئاین ڕەگەز نەتەوە. بەم بۆنەوە پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی منداڵانی خۆشەویستی شارچکەی چوارتا و دەوروبەری دەکەم. هەروەها دەمەوێت لێرەوە پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی سەرجەم ستافە ماندوونە ناسەکەی ناو پرۆژەی کازیوی چوارتا بکەم کە بەبێ ماندووبوون هەوڵ دەدەن خزمەت بە منداڵان بکەن لە بواری پەروەردە و فێرکردندا. ئاماجی ئەم پرۆژەیە پێشکەشکردنی پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیە بۆ منداڵان لە ڕێگەی بەشداری پێکردنیان لە چالاکیە جۆرەجۆرەکانی هونەری وەرزشی پەروەردەیی زانستیدا. مەڵبەندی ڕۆشنبیری کازیوی چوارتا کە بە درێژایی ساڵ کراوەیە خزمەت بە منداڵانی تەمەن 6 بۆ 14 ساڵ دەکات کە بە شێوەیەکی بەردەوام سەردانی ئەم پرۆژەیە دەکەن. بەشەکانی لە ئێستادا بریتین لە بەشە هونەریەکانی وەکو بەشی کاری دەستی و ڕیسایکلین و هەروەها بەشی وێنەکێشان و هەروەها بەشی چالاکی هونەری کە چەند چالاکیەک لە خۆ دەگرێت، لەوانە چالاکی شانەوەی، چالاکی گروپی سەمای بالێت و هەروەها چالاکی گروپی هەڵپەکەی کوڕان و کچان و هەروەها بەشە پەروەردەیەکان وەکو بەشی کتێبخانە، بەشی وەرزش و بەشی ئستیمڕۆم کە خۆی لە بەشە زانستیەکانی وەکو زانستی کۆمپیوتەر دەبینێتەوە. لەگەڵ ئەوەشدا لە کازیوی چوارتا لە پشووی هاویندا خولەکانمان بەردەوامی هەیە وەکو خولی زمانی ئینگلیزی، خولی زمانی عەرەبی و هەروەها خولی میوزیک و هەروەها کارکردن لەسەر میتۆدە پەروەردەیەکان وەکو میتۆدی پەروەردەیی نافەرمی. دووبارە پیرۆزبایی لە سەرجەم منداڵانی ئازیز و خۆشەویستەکەم بم بۆنێەوە.